ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگیگەل با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ دووشەممە 23 ئەیلولی 2024تان پێشکەش دەکەم. کۆمیتەی وەزیرانی کۆنسەی ئەوروپا لە کۆبوونەوەکانی خۆیدا لە نێوان 7 تا 19 ئەیلول دوای 3 ساڵ بڕیاری پێشلکردنی بڕیارەکانی دادگای مافەکانی مرۆڤی ئەوروپای لەلایەن دەوڵەتی تورکەوە سەبارەت بە مافی هیوای ڕێبەرۆجەلان خستە ڕۆژە بوو ماوەی ساڵێک کات بە دەوڵەتی تورک درال کە هەڵسنگاندن لەسەر بارودۆخی ڕێبەرۆجەلان بکرێت. لەسەر ئەم بژارە حەکیم عەبدولکەریم ئەندامی کۆمیتەی ئازادی ڕێبەرۆجەلان دەڵێت هەر لە سەرەتاوە گومان لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ هەبوو بارکی خۆیان هەستن. جێگەی نیگەرانیە ماوەی ساڵێک کات بە تورکیا دراوە دواتر هەڵسەنگاندن لەسەر بارودۆخی بەڕێز ئۆجەلان بکرێت. هەروەها حەکیم عەبدولکەریم دەڵێت وڵاتانی زلهێز دەزانن بەڕێز ئۆجەلان و پرۆژەکەی مەترسیە بۆ سەر بەرژەوەندیەکانیان بۆیە پێکەوە لە پلانگێڕیەکدان کە بەشدارن. ئاگادارکان و فشارکەوە لەسەریان بە شێوەیەک واتە لە دوای 10 ساڵ جارێکتر ئەو پرسە وروژێرا و جوڵا و پیانوا بوو کە دادگای هەتایی بۆ بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان و ئەو مەرجەی کە خراوە دەسەری کە بەبێ شتێکەیە کە کەسێک حکمی هەتایی بوو و تەمەنی گەشتە ئاستێک و 25 ساڵی تەواو کرد ئەو کاتە شتێکەیە بە ناوی پێشێرکردنی حەق الئەمن. دادگای مافی مرۆڤی ئەوروپیان وایە کە ئەمە پێشێرکردنی مافی هیوایە کە بۆ هەموو ئینسانێ بە گوێرەی بڕیارەکانی مافی مرۆڤ و محکەمەی ئەوروپی سەپێنراوە. بەڵام تورکیا لەناو ئەم بەڵێننامایە بەڵام ئەوە بووە کە تەنانەت ئەو ساڵەواتە ساڵی 2022 کە ئەم داوایە لەلایەن یەکێتی ئەوروپا لیژنەی مافی مرۆڤی ئەوروپی پێشکەش بە تورکیاکرات. تورکیاوتی بەڵێ یاسایکی لەو جۆرەمان هەیە کە ئەو کەسانی کە حکمی هەتایی ئەدرێن ئازاد بێن بەبێ مەرج. بەڵام سەبارەت بە 32هەمین فستیڤاڵی نێونەتەوەیی کولتوری و کورد کە جەدەکە ڕایگەیاندەیان 1000 کورد لە دەیان وڵاتی ئوروپاوە بەشداری فستیڤاڵەکان کرد و بە جۆشێکی مەزنەوە هاواریان کرد کە بۆ قۆناغی نوێی هەڵمەتەکە ئامادەن. سوپاسی گەلی کورد و دۆستەکانیان دەکەین کە بۆ فستیڤاڵەکە سەفەربەر بوون کە جەدەکە ئەوروپا ئاماژەبەوە دەکات زیاتر لە 100 ساڵە دەوڵەتانی داگیرکار لە 4 پارچەی کوردستان قڕکردنی جەستەیی و کولتوری دژی گەلی کورد ئەنجام بدەن و لە بەرامبەردا بەرخۆدانێکی شکۆدار هەیە و دەڵێت لە 32هەمین فستیڤاڵی نێونەتەوەیی کولتوری کورد کە دەیان 1000 کەس لە هەموو لایەکی ئوروپاوە بەشداربوون گەلی کورد و دۆستەکانیان هەم ئیرادەی خۆیان ڕاگەیان هەم دژی ئاسیمیلاسیۆنی کولتوری دڵسۆزی خۆیان بۆ بەها کولتوریەکان ڕاگەیان. هەروەها کە جەدەکە ئەوروپا دەڵێت ئەو ئینتەرناسیۆنالیست و دۆستانەی لا وڵاتانی جیاوازەوە هەر لە سەرتاوە و بە هەموو هێزی خۆیانەوە بەشداریان لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەری گەلی کورد و چارەسەری سیاسی بۆ پرسی کورد کرد. لە فرانکفورت خاوەنداریان لە ڕێبەراپۆ کرد و جەختیان کردەوە ئەو ڕێبەرێکی نێونەتەوەیە کە جەدەکە ئەوروپا سوپاسی هەموو بەشداربووان و ئەو کەسانە دەکات کە ڕۆڵیان هەبووە لە بەڕێوەچوونی فستیڤاڵەکەدا. بۆ زرافتاش بە ناسناوی هەبوون پیرۆ و فەهمی باشکورد بە ناسناوی بۆتان عوسیان کە لە 15 ئەیلولی 2024 لە لەجێی ئامەد لە شەڕێکدا تژی دەوڵەتی داگیرکەری تورک شەهید بوون لە شاری زوریخی سوئیسرا بەشکۆوە یادکردنەوەیەک سازکرا. بنەماڵی شەهیدان و دایکانی ئاشتی و بەڕێوەبەرانی کۆمەڵی بنەماڵی شەهیدان کۆما و ئەندامی ئەنجومەنی کوردی دیموکراتیکی سوئیسرا جەدەکە سوئیسرا و بەشداری یادەکە بوون کە لە ناوەندی کۆمەڵگەی دیموکراتیکی کورد دەم کورد بەڕێوەچوو. لەسەر ناوی کۆما و مستەفا قەرەهان تەواوی شەهیدانی بەبیر هێنایەوە و هەروەها دایکی ئاشتی ئێسمەخان ئۆک لە مەراسمەکەدا قسەی کرد و خوشکی شەهید هەبوونیش شەید هەبوون پیرۆ غەزاڵتاش جەختی کردەوە لا درێژەدان بە تێکۆشان و وتی ئێمە شوێنکەوتووی ڕێبەراپۆ دەبین. سیاسەتمەدار سدیق باتوور دڵسۆزی بۆ تێکۆشانی شەهیدان دووپات کردەوە و ڕاگەیان با ڕێخستن و فراوانکردنی تێکۆشان دەتوانین شایستەی شەهیدان بین. پاشان لە مەراسمەکە بەڵگە فیلمێک پیشاندرا و یادەکە با دروشمی شەهیدان نامرن کۆتایی پێهات.
بە دەستپێشخەری ئەنجومەنی گەلی بناری قەندیل گربوونەوەیەکی جەماوەری لا دژی هێرش و داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بۆ سەر باشووری کوردستان و خیانەتی پەدەکە بەڕێوەچوو. لا گربوونەوەکەدا پانکار دژی داگیرکاری و خیانەت و وێنەی ڕێبەری گەلی کورد بەرزکرایەوە. هاوکات دروشم دژی داگیرکاری دەوڵەتی تورک و خیانەتی پەدەکە وترانەوە. هەروەها لە چالاکیەکەدا تیشکخرایە سەر گۆشەگیری تون لەسەر ڕێبەری گەلی کورد و هاوکات داوای ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان کرا و بانگەوازی فراوانکردنی تێکۆشان کرا لەو پێناوەدا. دەوڵەتی داگیرکەر و کورتەری تورکیا لە خۆناغی عوسمانبوونیدا تا ئێستا بێناوبەر لەسەر خاک مێژوو کلتوری کوردستان داگیرکەرێکی فراوان بەڕێوە دەبات. بە پێشەنگایەتی پشتگیری دەوڵەتانی زندێس وڵاتی ئێمەی کوردستانیانیان کردووە بە 4 پارچەوە و لە هەر 4 پارچەی کوردستان بە 4 دەوڵەتی جیاواز بەردەوامیان بە داگیرکەریدا لە هەر 4 پارچەی کوردستان داگیرکەریان سەپاند و نۆکەلایەتیان لە ناوچانی کوردیدا پێش بۆ ئەوەی ڕێ لە یەکێتی گەلی کورد بگرن و هەموو جۆرە سیاسەتێکیان ئەنجامدا. لە ئەنجامی سیاسەتی ئەواندا هەوڵەکان بۆ یەکێتی گەلی کورد داوازن. لەسەر ئەمەش دوژمن دەستەڵاتداری خۆی بە شێوازی جۆراوجۆر بەردەوام دەکات بە بڕیارداری و ئیرادەیەکی مەزن و بەهێز لە گۆشەگیری ئیمرالیدا و لە چاکانی کوردستاندا خۆراگریەکی مێژووی بەڕێوەبرد. گەلی ئێمەی بەڕوومەت وەک ئێوەش دەزانن دەوڵەتی فاشستی تورک و کوردکەر بە پشتگیری دەهان دەوڵەت لە سەروی ئەوانەشەوە بە هاوکاری عێراق ناتۆ لە ڕووی زەمینی و هەوایی و بەچەکی پەدەکرا و هەروەها بە خیانەت و چاوساقی پارتیە دموکراتی کوردستان پەدەگا و گروپ بەچەتەکان جاشەکان هێرشی خۆیان لە ناوچەکانی زاب، ئاواشین، مەدینە، خواکوڕێک و عاجیاوە، سەسایە، پێنجوین، مەخنوور زۆر زیاد کردووە. ئەو هێرشانەش لە هەموو ناوچەکاندا بڵاو دەکاتەوە. بافێل تاالبانی بابۆنەی بەستنی دەیەمین کۆنگرەی یەکێتی نیشتمانی کوردستانەوە پەیامێکی ئاراستەی پارتی دیموکراتی کوردستان کرد و ڕایگەیان لە هەموو کات زیاتر پێویستمان بە هاوکاری کاری هاوبەشەیە. باوەڕمان وایە دەبێت هەموو کێشەکان بە گفتوگۆ و ئاشتیانە چارەسەر بکرێت تا پرسی کورد چارەسەر نەکرێت. ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەدیهی نایەت. لە بەشێکی دیکەی پەیامەکەیدا بافێل تاالبانی دەڵێت دڵنیام لەم ئەزمونەشتاندا سەرکەوتوو دەبن کە چاوەڕوانین ڕاستپاردە و بڕیارەکانتان لە خزمەتی زیاتری ئامانجە باڵاکانی گەلی کورد و پێکەوە ژیانی ئاشتیانەی هەموو گەلاندا بێت. محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق بەشداری 79هەمین کۆبوونەوەی کۆمەڵی نەتەوە یەکگرتوەکان لە نیویۆرک کرد و وتارێکی پێشکەش کرد. سوودانی ڕایگەیان پابەند دەبین با کۆمەلگەی نێودەوڵەتی بۆ دۆزینەوەی چارەسەری هاوبەشەکان با مەبەستی بنیاتنانی ئایندەیەکی باشتر بۆ عێراق و ناوچەکە باگشتی. هەروەها ئاماژەی بەوەش کرد هەموو لایەکیش لەسەر ئەوە کۆکن کاگەشە و پێشکەوتن لە هەموو بوارەکان بەدینایە تا ئەو شەڕی لە ناوچەکە هەیە ڕانەگیرێت کە هەڕەشە لە ئاشتی جیهان دەکات. جەختیشی کردەوە دەبێت هەموو لایەک کار بۆ ڕاگرتنی ئەو دەستڕێژیانە و دابینکردنی ئاسایش و سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەن. وەک هەموو ساڵێک فستیڤاڵی پاییزە لە شارۆچکەی کەلار دەستی پێکردووە و 50 فرۆشیار با کارە دەستیەکانیان بەشداریان لە فستیڤاڵەکەدا کردووە. بەشداربووەکانیش خەڵکی ڕۆژهەڵات و باشووری کوردستان و داواکارن نرخی شوێنەکانیان کەمتر بکرێتەوە و دەشڵێن بوونی ئەم فستیڤاڵانە گرنگە بۆ بەشداربوون بۆ ئەوەی ئاشنایکاری یەکتر ببن. واللهی منەمە 4 ساڵە خەریکم بەشداریەکەم لەم فستیڤاڵانە لە هەر شارێکی کوردستان فستیڤاڵ بووە ڕووگەم. ئەلحەمدولیلا زۆر باشە. خاتونانێکە بێکارن وان لە ماڵە کار و ئیشێکیان نییە ئەتوانن لە فستیڤاڵانە شرکت بکەن بە ئیشی دەستی هەتا بە خواردنیش ئەتوانن شرکت بکەن دی لە ماڵە ئەوە هیلاک نابن ئەوە بێتاقەت نابن لە ماڵە. گرنگی وەیە کە خاتونەکان وەختی لە ماڵ بێنە دەرەوە هەم لە هێلی خەڵکە ئاشنا ئەبنەوە بۆ بازێ چتانێک کە قەریبە بۆیان فێرە بوون بۆ ئیشی دەستیەکان بۆ خواردنەکان ئەوانەی کە نازانن تێگەن چۆن دروستیکەن چۆن ئەرزیکەنەوە. زۆر باشە ئەم فستیڤاڵانە بۆ خاتون زۆر باشە.
31مین خەڵاتی ڕۆژنامەنووسانی شەهیدی ڕاگەاندنی ئازاد و موساعەنتە لە مەراسمێکدا لە ناوەندی ڕۆشنبیری جەمیل جانداش لە شیشلی ئەستەمبول بەڕێوەچوو. تیایدا خەڵاتی ڕێزلێنان بە هەردوو ژنە ڕۆژنامەنووس گولیستان تارا و هێرۆ بەهادین کە لە 23 ئابی ئەمساڵ باهۆی هێرشی دەوڵەتی تورکەوە شەهید بوون و هەروەها ڕۆژنامەنووس پەخشان عەزیزی کە لە ئێران لە سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنراوە بەخشرا. مەراسیمەکە بە بەشداری ژمارەیەکی زۆر لە ڕۆژنامەنووسان، نوێنەری لایەنە سیاسیەکان، سندیکاکان، ڕێکخراوە مەدەنیەکان، ژنان و داکۆکیکارانی مافی مرۆڤ با خولەکێک ڕێزگرتن دەستی پێکرد. لە مەراسمەکەدا تووشمی ژن ژیان ئازادی و شەهید نامران وترانەوە. هەروەها لە مەراسمەکەدا پەیامی پەخشان عەزیزی کە لە زیندانی ئێوینەوە ناردبووی خوێندرایەوە. پەخشان لە بەشێکی نامەکەیدا دەڵێت باکووری کوردستان هەمیشە پێگەیەکی گرنگی هەبووە لە بەرخودانی کوردستاندا و هەمیشە دەنگی زیندانیان و ئازادی خوازان بووە. هەروەها خانەوادەی شەهید هێرۆ بەهادین پەیامێکیان لە مەراسمەکەدا پێشکەش کرد و ئاماژیان بەوە کرد لێرەوە وەک خانەوادەی شەهید هێرۆ دەخوازین ئەوە بڵین وەک چۆن ئاپێ موسا بە شەهادەتی خۆی بووە نمونە و سمبولی ڕوبەڕووبوونەوەی ذهنیەتی فاشیستی دەوڵەتی تورک و سەدانی وەک شەید گوڵستان و هێرۆ لا پێناو گەیاندنی ئەو ئەشقەدا نانهێش پێنووسەکەی ئاپی موسا لە ئەرز بمێنێت. هێرۆ و گوڵستانیش درێژە دەری ئەو ڕێگایان. وەرکشۆپی گۆڤاری ژنۆلۆژی لە شاریوان لە ڕۆژی دوومدا بە ناونیشانی دژی هێرشە ڕەگەزپەرستیەکان، ذهنێتی خۆپاراستنی هاوبەش و هەروەها بە ناونیشانی چۆن ڕێبازی تێکۆشانی هاوبەش لە تێور و پراکتیکدا پێکەوە دابڕێژین کۆتایی پێات. لە دووەم ڕۆژدا وەرکشۆپەکە بە ناونیشانی لە سەدەی 21ەم سیاسەت و شێوازەکانی تێکۆشان دژی سیستەمی پیاوسالاری بەردەوام بوو. هاوسەرۆکی گشتی دەبەپا چیدەم گلوک چۆن ئۆجار، پەرلەمانتارانی ژنی دەمپارتی، سیاسەتمەدار سەباحەت تونجل، هاوسەرۆکی شارەوانی و فێمینیست و چەندین ژنی بەشداری وەرکشاپەکە بوون. ئەندامی لێژنەی بڵاوکردنەوەی گۆڤاری ژنۆلۆژی دیلان یڵدز دانیشتنی دژی هێرشە ڕەگەزپەرستیەکان، ذهنیەتی خۆپاراستنی هاوبەشی بەڕێوە برد. لا تۆڕی ژنان ڕۆیا کورتولوش و چالاکوانی تژەئا، فیگان ئەکتی وە قسەکەر بەشدار بوون. لە هەروەها لە دانیشتنی چۆن ڕێبازی تێکۆشانی هاوبەش لە تێور و پراکتیکدا پێکەوە دابڕێژین. ئەندامی لێژنەی بڵاوکردنەوەی گۆڤاری ژنۆلۆژی سۆزان ئاکیپا دانیشتنەکەی بەڕێوە بردو. چالاکوانی تەژە، بێریوان ئاڵتەر و لێکۆڵەری فێمینیست سەمیحە ئاری وە قسەکەر بەشدار بوون. دواتر دانیشتنی دژی شەڕ و بەهێزبوونی ڕاستڕەوەکان و میلیتاریزمی دەوڵەت نەتەوەکان، تێکۆشانی هاوبەشی ژنان لا پێناو ئازادی و ئاشتی ئەنجامدرا. ئەندامی گۆڤارەکە ڕۆژدا یڵدەز دانیشتنەکەی بەڕێوە بردو. هاوسەرۆکی گشتی دەبەپا چیدەم گلێک چۆن ئۆجار وە قسەکەر بەشدار بوو. فەرماندەیی جەندەرمەی ئایدێن ئەمڕۆ لە چوارچەوەی لێپرسینەوەی داواکاری گشتی کۆماری ئایدێن لە ناوچەی ئەفەلەر و دیدەم و گەرمەنجەک و کۆشاتسی و سۆکا هەڵیان کوتایە سەر ماڵان و حەو کەسیان دەست بەسەر کرد. ئەو حەو کەسە با تۆمەتی پرۆپاگاندا بۆ ڕێکخستن دەست بەسەر کراون و لە فەرماندەیی جەندەرمەی شارەکە ڕاگیراون. دەیەمین کۆنگرەی پارتی یەکێتی دیموکراتیکی پەیەدا بەڕێوە چوو. لە دووەمین ڕۆژی کۆنگرەکەدا با دروشمی پێکەوە لە پێناو ئازادی جەستەی ڕێبەرۆجەلان، چەسپاندنی خۆبەڕێوەبەری دیموکراتیک و بنیادنانی سووریایەکی دیموکراتیک کە بەڕێوەچوو هاوسەرۆکانی نوێی پارتەکە هەڵبژێردران. لە کۆنگرەکەدا 700 ئەندام بەشداریان کرد و تیایدا هەریەک لە غەریب حەسۆ و پەروین یوسف لە شوێنی ساڵح موسلم و ئاسیا عەبدوڵڵا وەک هاوسەرۆکی نوێی پێیەدا هەڵبژێردران. کۆنگرەکە بە ئەنجامدانی هەڵبژاردن بۆ دیاریکردنی 90 ئەندام بۆ ئەنجومەنی گشتی پێیەدا بەردەوام دەبێت. فەردین ڕۆستەم نژاد کۆڵبەری خەڵکی پاوە کە 18 مانگ لەمەو پێش با دەستڕێژی هێزە سنوورە پارێزەکانی ئێران بریندار و تووشی برین بوو باهۆی قوڵبوونی برینەکانیەوە گیانی لەدەستا. فەردین ڕۆستەم نژاد لە ناوچەی سنووری کۆڵە بڕی نەوسود کەوتەبەر دەستڕێژی هێزە سنوور پارێزەکان و تووشی برین بوو. لە چەند ساڵی ڕابردوودا دوو برای دیکەی ئەم کۆڵبەرەش بە ناوەکانی فەرشاد و کۆسار ڕۆستەم نژاد لە کاتی کۆڵبەریدا لە ناوچە سنووریەکانی پاوە
با دەستڕێژی هێزە سنوور پارێزەکانی ئێران بریندار بووبوون. هەروەها لالایەکی تریشەوە سەیاد دەروێشی برای گیانبەخکردووی شۆڕشی ژینا فەرجاد دەروێشی پاش بانکێشتی بۆ دادگای ورمێ بۆ سزای بەندکردنی دەست بەسەر کراو بۆ گرتوخانەی ناوەندی ورمێ گواسرایەوە. بەشی پەیوەندیە گشتیەکانی سوپای پاسداران سەبارەت بە دەستگیرکردنی 12 کەس لە وڵاتی ئێران ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکە داهاتووە 12 کەس لە 6 شاری ئێران لە لایەن بەشی پەیوەندیە گشتیەکانی سوپای پاسداران دەستگیر کراون. ئەو کەسانە هاوکاری ئیسرائیلیان کردووە و بەنیازن لە ژێر تۆڕێکدا چالاکی دژی ئاسایشی ئێران ئەنجام بدەن. هەروەها باسییان لەوەش کردووە ئیسرائیل بۆ دەرباز بوون لە تەنگەژەی استراتێژی ئەم ڕۆژانە هەوڵی داوە قەیرانەکە بخاتە ناو خاکێران و زەنجیرەیەک ڕێوشێنی دژە ئەمنی لە وڵاتی ئێران داڕشتووە. جێئاماژەی ئەمە لە کاتێکدایە لە 31 تەمموزی 2024 ئیسماعیل هەنیە سەرۆکی پێشووی بزوتنەوەی حەماس لە میانی سەردانەکەی بۆ تاران بۆ پێشوازی دەست بەکاربوونی مەسعود پزیشکیان بە تەقینەوەیەک لە شوێنی حەوانەکەی لە تاران کوژرا بوو. هەواڵەکانمان پێشکەش کردن هەر شاد بن. ئێرە ڕادیۆی دەنجیگەلە.